ڕێکخراوە ناوخۆیی و نێودەوڵەتیەکان دەیانەوێت پلانی کاری هاوبەشدا بنێن بۆ خزمەتکردنی زیاتری خێزانە ئاوارەکان لە گەرمیان و سلێمانیدا. نوێنەری ئەو ڕێکخراوانە نیگەرانن لە ڕەوشی نالەباری ئاوارەکان. ڕاشی دەگەێنن ڕێکخراوەکان لەسەریانە کاری زیاتریان بۆ بکەن. ئاوارە یعنی بە شێوەیەکی گشتی پێویستی بە هەموو هاوکارێکەیە، هەر لە شوێنی نیشتەجێبوون و ئێمە هەمومان نەزانین ئەوە وەرزی زستانە کە پێویستیان بە شەڵتەر هەیە، شوێنی نیشتەجێبوون هەیە، پێویستیان بە قوتابخانە هەیە، هەموو ئەو مناڵانە ئێستا بێبەشن لە خوێندن و هەروەها لە ڕێگەیەکی ترەوە خەستەخانەیان پێویستە لەبەرەوە نەخۆشی هەیە. گرنگترین شت ئەوەیە کە بەردەوام بین لە هاوکاریکردنیان. ئێستا زۆرێک لە ڕێکخراوەکان تەنها یەک جاریان دوو جار ئەچن سەردانی ئاوارەکان دەکەن و هەنێک پێداویستی و شتومەک ئەگەر هەبێت بۆیان دابین ئەکەن و تەواو ئیتر سەردان ناکرێتەوە. دەبێت بەردەوام هاوکاریان بکەین چونکە ئەوان نە ڕۆژێک و نەدوان و نەمانگێک و نەدوان لێرە نین. ئێمە وەکو ڕێکخراوی وادی بەردەوامین لە پێدانی هۆشیاری سەردانی زۆرێک لە ئاوارەکانمان کردووە، چ ژنان چ پیاوان چ مناڵانی ئاوارە. زۆربەی مناڵەکان پێویستیان بەوەیە کە شوێنێکیان هەبێ یاری تیا بکەن. ڕێکخراوێکی مرۆیی لە ڕێی پرۆژەکارێکەوە ئامانجێتی دەستی هاوکاری زیاتر بەو خێزانە ئاوارانە بگەێنرێت کە لە دەرەوەی کامپەکان و لە ناو شار و شارۆچکەکانی سنووری گەرمیان و سلێمانیدا نیشتەجێن و هاوکاریان پێویستە. زیاتریش قسە لەسەر هاوکاری پەروەردە و هۆشیاری بۆ ئاوارەکان دەکرێت. هسه احنا دنحاول انه نوصل الى ئێمە هەوڵ دەدەین بگەین بە چەند ڕێگەیەک بۆ ئەوەی دەستی هاوکاری زیاتر بگەێنین بە ئاوارەکانی ناو شارەکان. ئەوان لە ڕووی هۆشیاری و فێربوون و تەنانەت کۆمەکی خۆراکیشەوە دوورە دەستن. پێویستە ڕێکخراوەکان ئەوانیش فرامۆژ نەکەن. زیاتر لە 9,000 خێزانی ئاوارە لە گەرمیاندان، ئەگەرچی ئەو ئامارانش بەردەوام دەگۆڕێن. حکوومەتی هەرێم لەگەڵ دابینکردنی ئارامی و ئاسایشدا دەرگای بۆ هەر خێزانێک کردووەتەوە کە لە زێدی خۆیەوە هەڵدێت. ڕێکخراوەکانیش بەلایەنەوە مەبەستە ئەوەی ئاوارەیە خزمەتی پێبگەێنرێت. سامان کەریم، کورد سات نیوز، کفری.